ئەسسەلامو عەلەیکوم، من بەشداربوویەکی چالاکردنەوەی مێشک و یادگەم لە ئاوە ئەکادمی گروپی 16 دەمەوێت باسی ئەزموونی خۆم بکەم لەم کۆرسەدا کە بەڕاستی ئەزموونێکی زۆر باش و پڕدەستکەوت بوو بۆ من، هەم لە ڕووی دەرونی و تەندروستیەوە و هەم لە ڕووی یادگەوە. لە ڕووی تەندروستیەوە پێشتر کەسێک بووم کە ڕۆژانە شەکرم دەخوارد و نەمدەتوانی وازی لێ بهێنم، بەڵام ئێستا وازم لە خواردنی هێنا و زۆر گرنگی بە تەندروستیەدەم، سوپاس بەخوا. و لە ڕووی دەرونیەوە ئەو سترێسی و قەلەقی و ڕەشبینەی کە پێشتر هەم بوو ئەلحەمدولیلا نەمماوە و لە ماوەی 1 دەقە و کەمتر 6 ژمارە لەبەر دەکەم کە ئەوەش فەزلی خوای گەورەیە. و زۆر سوپاسی مامۆستا و سەرپەرشتیارە بەڕێزەکان دەکەم کە زۆر ماندوو بوون لەگەڵماندا و زۆر هەوڵیان لەگەڵداین. هیوادارم هەمیشە سەرکەوتوو و سەرفراز بن یا ڕەبی. و وتەیەکی مامۆستا عاتای بەڕێز کە زۆر کاریگەری هەبوو لەسەرم، ئەویش ئەو بوو کە وتی ژیان کەسە لاوازەکان قەبوڵ ناکات، و مامۆستا سەدیقی ئازیزیش کە زۆر پێرەوتین هەمیشە گەشتبینی بکەن بە بەشێک لە ژیانی خۆتاندا. و لە کۆتاییشدا دەمەوێت بڵێم کە باشترین بڕیار کە لە ژیانمدا دابێتم و پەشیمان نەبم لێی ئەو بوو کە بەشداری ئەم کۆرسە نایابەم کرد. و داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە دەیانهەوێت سەرکەوتوو و پێشکەوتوو بن لە ژیانیاندا بەشداری ئەم کۆرسە بکەن، چونکە بەڕاستی لە چاو باشی بە سوودیەکەی ئەم بڕەپارەیە زۆر کەمە. دڵنیا بن کە گۆڕانکاریی زۆر گەورە ڕوودەدات لە ژیانتاندا و ئارەزووتان بۆ بەدەستهێنانی عیلم زۆر زیاد دەکات. پشتیوان بەخوا.